هو الارتفاع الخطير في أعداد الوفيات اليوم. ئێمە 2 ساڵە ڕێنمایی تەندروستی بڵاو دەکەینەوە، بەڵام بەداخەوە ڕێنمایانە وەک پێویست جێبەجێ ناکرێن. لە کەرکووک لە سەرەتای بڵاوبوونەوەی پەتاکەوە 1046 کەس گیانیان لەدەستداوە. ئێمە لە فەرمانگەی تەندروستی کەرکووک خزمەتگوزاری پێشکەش دەکەین بە ئامانجی بەدواداچوون و پێشکەشکردنی چارەسەر لە کاتی گونجاودا و هیچ کەم تەرخەمێکمان نەبووە. بە گوێرەی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی، نەخۆشی ناو نەخۆشخانەکان دەبێت تەنیا یەک کەسیان لەگەڵدا بێت، چونکە لە ئێستادا ژمارەی مرافقەکان لە نەخۆشخانەکاندا لە ژمارەی نەخۆشەکان زیاترە. لە پارێزگای کەرکووک 51 ناوەندی تایبەت بە کوتان هەیە، لەگەڵ 17 ناوەندی تایبەت بە ڤاکسینی فایزەر. ژمارەیەکی زۆر کەم لە هاوڵاتیانی پارێزگاکە ڤاکسینیان وەرگرتووە و زیاد لە 580,000 هاوڵاتی ماوە ڤاکسینەکە وەربگرن، واتە تەنیا لە 102 هاوڵاتیان ڤاکسینیان وەرگرتووە.